چامپیۆنز لیگ بەهێزترین پاڵەوانێتی لەسەر ئاستی ئەوروپا لە قۆنەغاستیارەکاندایە و چارەنووسی چەندیانەیەکی گەورە کەوتۆتە مەترسیەوە. سێشەمە لە کاتژمێر 11 شەودا لە بەهێزترین یاریدا یانەی ڕیال مەدرید کە بارودۆخی لەم وەرزەی خولەکەدا باش نییە لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی ئەتڵەنتا. یانەی شاهانە لەم وەرزەی چامپیۆنز لیگدا تا ئێستا 5 جاری ئەنجام داوە و تەنها 2 بردنەوەی هەیە لەگەڵ 3 شکست. بە 6 خاڵ لە پلەی 24 ڕزبەندیدایە و 9 گۆڵی تۆمار کردو و 9 گۆڵی لێکراوە. ڕیال مەدرید هەموو ئامانجێکی لەم یاریەدا بەدەستێنانی بردنەوەیە، چونکە هەر ئەنجامێکی تری هەبێت ئەوە دەچێتە پلەکانی دواتر و مەترسی لەسەر دروست دەبێت بۆ گەیشتن بە قۆناغی 16. ڕیال مەدرید و ئەتڵەنتا لە مێژووی سەرجەم پاڵەوانیەتیەکاندا تا ئێستا 3 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە. یانە ئیسپانیەکە لە سەرجەم یاریەکاندا براوە بووە و 6 گۆڵی تۆمار کردووە. یانە ئیتاڵیەکەش هیچ بردنەوەیەکی نەبووە و تەنها 1 گۆڵی کردووە. لە هەمان کاتدا یانەی بایر لیڤەرکوزنی ئەڵمانی کە لە پلەی شەشەمدایە لە یاریگای خۆیدا میوانداری ئینتەر میلانی دووەمی ڕیزبەندی دەکات. هەردوویانەکەش دەیانەوێت بە بردنەوەی ئەو یاریە نزیکتر ببنەوە لە گەیشتن بە قۆناغی داهاتوو. ئینتەر میلان لەم وەرزەی چامپیۆنز لیگدا خاوەنی 4 بردنەوە و یەکسانبوونێکە لە 5 یاریدا و با کۆکردنەوەی 13 خاڵ لە پلەی دووەمدایە 7 گۆڵی تۆمار کردو و تاکەیانەی خولەکەیە کە لەم وەرزەدا گۆڵی لێ تۆمار نەکرابێت. لە یاریەکانی تریشدا یانەی پاریسان جێرمان کە لە پلەی 25می ڕیزبەندیدایە ڕوبەڕووی یانەی سالزبۆرگ دەبێتەوە. بایرن میونشنی ئەڵمانیش بەرامبەر بە شاختار یاری دەکات. پێشتریش لە کاتژمێر 8:45 خولەکدا یانەی لیڤەرپوڵی پێشەنگ لە پێناو هەنگاوێکی تر نزیک بوونەوە لە گەیشتن بە قۆناغی 16 لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی جیۆرنای ئیسپانی و دەیەوێت شەشەم بردنەوەی بە دوای 1 لە پاڵەوانێتیەکەدا بەدەست بێنێت.